سڵاو عزیزان و خۆشەویستان لە ئاڵقەیەکی نوێ لە بەرنامەکەتان بەرنامەی پرتە پرت هاتینەوە خزمەتتان. دیارە مامۆستا دانانیشی دایمە موشکیلە هەیە دایمە کێشە هەیە ئەرێکات مسەر لۆ پێنەکرێت والله پێی نەکرێت دیارە مەزانی نەبووە بزانە مشکلتان کاچی موزە هەردێکمان هەبوو ئەو وەختی خەدەمات هەبوو بۆ کە فرۆشتنێ یەکسەر بە شەو ڕۆژێ بیکەنە خانی یەکسەر ڕوو ناوێ ئەتەوە تەجاوز و ئەو دەماگە بیان بەخانی خۆ ئەوان پاڵەوانن مەسەڵ ئەوان پاڵەوانی تو پاڵەوانی ئێخنا مادام ئەیە پێتان نەکرا بە عاتەری ئەم فرۆشمە گۆ لۆ لە متاکری واز دەکە لۆلیتان کردنەوە وڵی کاکی موزیە ئەو سەردارەی شوبران بریا هەر شوبرام نەبووە بریا خوا خەڵقی نەکردی بای بریا بریا هەر شوبرای من نەبووە مێردەکەی من هەر تاقانە بووە باشتر بوو عەردێکی بە ئێمەی فرۆشتووە خزمەتگوزاری هەر نییە ئەوە نیتەوە گوتی حکومەت پێی نەکرێت بزان مەزالێن نەبووە ئەروەڵا بەس ئەمن ئەو جارەی شکایەتی لێ دەکەم چونکە بە هیچ شێوەیەک شمولی ئێمە ناکاتن ئەو خانەوە بە چەندی باگوێی فرۆشت بە 6 وەرەقەی بە شێ زۆرەکەی دو ماسەڵە هەڵ دەبی شاڵڵا وەرە وەرە نه نه وەرە مەکە ما دیکە ئێستامەی خۆ پێ لێ دەکەم تا دەیکە دەیکە دەباتی شێش وەرەقەی ئەمن چ وەرەقەی دەناوەستی ئەو برای دەنێ لۆلی دەچوودنی با بەس مشکلەکەن ئەگەر چڕاقی بدەن منم بیست خۆڵ جەمە بیست دەرمم بۆ بەس ئەتماتم حەڵ دەبێ بە تا دادێت بەس ڕاوە یەک دەقا حەش کردو دەکەم گوانەرە فەرمیە بە تاقتنی هاتیە لەسەر بەزوابم دیفاع دەکەم بەڵێ ماوسەردان چ وەرەقەی دەدەی وەیە ماگانش دو وەرەقەی دەدا دەگاتە شێش وەرەقەی دە وەرەقەم قازانجی بدێ لەبەرەوەی سەلاوانی عەردەکە پارێ بکە ئەمەش تەش تووشی مسانی بەم ناگوتان دەستی بەسەدا ژیرەوە عەردە ئەگەر دەستی بەسەدا ژیرابی کەواتە مافیوان نییە ئەمن یەک فرسی نادەمێ یەک فرسیم نییە بیدەمەوە کورە بەخشەی خۆت دەسە بۆ چ وەرەقەی دەمێت مادام کە فرسی نۆ دیدی زابادە دەستە دەست تو ئەو قەی ناکات شایەت هەیە ئەم چ وەرەقەی دەڵێت بەخوا پیاوی چاک پیاوی چاک شکایەت لێ دەکەمەوە ناشکاتی مەکەوە هەل بوو بەس ئەو پیاوی چاکێکسە ها بە تەفاهومە هەر گوتم پارەی بدەی دەیدا مشکلەی نیست لەسەر دەستی تو کاکی موزیە بەرن چییە ئەگەر ئەو پارەیە بۆ ئێمە نەگەڕێتەوە من شکایەتی هەر لێ دەکەم ئەی وەڵڵا کاکە ئێواری لە بۆیان باگن نەیاندانێ وەرنەوە ئێرە ئەمە لەگەڵ تا دێم بەخۆشم شکاتەکەی دەکەم دەمە شایدیش ئەو جارێ دەزانە دەستی تو دەکەم بەس ماسەدام ئاچی تو زاینۆ مازی بیتو مامە وەرزی بیچی بامە زاینۆ نازانم ئەتۆ ئەوەندە تێ ئۆردێنانت نییە ئەوە کاری خوا کە دوست کردی تاسو نووس چاکە پێمەگەرە خوشی من دیارە هاتیە کۆتای ئاڵلقەی ئەو پێکمان هەیە ئینشاڵڵا تا هەڵقێشتر خۆتان لەگەڵ کاتێکی خۆش دانیشن بەخێر هەڵمەستۆشوە چاوتە لەسەر بەرنامەکەمان بی هەڵقی خۆشمانەیە تایبەتمانەیە چکە سەردار مشکلێنی نابڕێ ئینشاڵڵا